الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد صلى الله تعالى عليه وسلم وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا. شويستان، السلام عليكم ورحمة الله وبركاته. سپاس بخوای پەروەردیگار کە لە حەڵقەیەکی تری بەرنامەی یاخود دانیشتنمان دەربارەی تەفسیر ناسی بەوێ بەڕێز و عەزیز و خۆشەویست شادەبینەوە. داوا لە خوای پەروەردیگارەکەم لە گوناحی هەموو خۆش بێ ئینشاءالله. خۆشەویستانم، لە حەڵقەی ئەو جارەدا باسی تەفسیری نمونەیەک، چەند تەفسیرێک لە تەفسیری بالڕەئی ئەکەین. ولا ڕابردوو باسی تەفسیری بالمەئثوورمان کرد و هەروەها باسی هەندێک لەو تەفسیرانەشمان کرد کە لە مەدرسەی تەفسیری بالڕەئی بالمەئثوور مەشهور بوون و دیار بوون. پشت بە رەب العالەمین لە ئەو جارە باسی هەندێک لەو تەفسیرانە ئەکەین کە لە مەدرسەی یاخود لە منهەجی تەفسیری بالڕەئی مەشهورن. باسی پوختەیەک لەو تەفسیرانە ئەکەین بۆ خاتری بەردیدی ئێوە ڕۆشن بێ و دواتریش بگەڕێنەوە سەر ئەو سەرچاوانەی کە دەربارەی مێژووی تەفسیر و هەروە تەفسیر و مفەسیڕون نووسراوە. طبعاً ئەمە باسی ئەومان کرد، گوتمان تەفسیری بالڕەئی یەکێکە لەو منهەجە ئەسڵیانەی کە لە دنیای تەفسیردا خۆی ئەبینیتەوە و لە هەمان کاتدا کە گوتمان باسی تەفسیری بالڕەئی ئەکەین، مابەست ئەوە ڕەئی شەخسی نییە. یعنی تو کابراک مثلا وش الرأي ماري رأي توتسيا أو النية مثلا كبرا بيش بيني بتوقعات شتوالا قوريني أو تفسيريك أما باسي أكين كدرين بالرأي أو رأي مقابل النص. يعني تي مقابل النص، يعني كاتشي كنص صريح نبوة لأثر لحديث يعني لآيات يعني لأثر زانان تيان كردي لدرنجامي خوينوي لغوي ودقة براور كردني دقة دينية كان ليكترا للسياق ولا مفهوم بابتا كان يعني ورقرتيا لدرنجامي عملية علمي براور كاري لنوان دقة كان بوچوني كان لبو دروز بوا أو بوچونة ناوي لندراوة التفسير بالرأي. يعني كواتا ليرا يكرأي علماء رأي مبنية لسر علم نك رأي شخصي كتيدا نزعات إنساني وهروها شهوات إنساني وهوا تيدا ظالة. شو كان تفسير قرآن بهوا، تفسير قرآن بالرأي الشخصي بنماء علمي ضلالته. في غنبري عليه الصلاة والسلام تهديداتها وخواي پروردگاري جل جلاله لقرآن أجر بيتو تماشي منظومة قرآن بكي داواما لأكابوي كوا عقل من بكار بينين لدرنجامي خويننا ويدق كان أو جار بريار بدين. جايك لو تفسير ناس دارانا، هيك لو تفسير قورانا، هيك لو تفسير مشهوراني دنيا ومنهجيتي تفسيري بالرأي تفسيري كبير إمام الرازي. تفسيري كبير كسيكنية مثلا كبيت ناو دنيا قرآن وتفسير ودنيا كتاب آشناي أو تفسيري نبي أجر بيتو نتسي تناويش نشي خوانيتوا بلام مكتبة كاني إيمو مكتبي زانايان ودانايان ومكتبي ملايان وعالمان لو تفسيري خاليني. تفسيري كبيري إمام الرازي كبناي مفاتيح الغيب، يعني بناوي فتوح الغيب مشهورة، أو تفسيري زاناي قورا فخر الدين أبو عبد الله محمد بن عمر بن الحسين القرش البكري التميمي الطبرستاني الرازي. إمام الرازي كبناي محمد لقب كي فخر الدين كن يكي أبو عبد الله لا صالي بيانسطو تلوتوار لدايق بوا لصالي شصطو ششي هجري وفاتي فرمو. أو تفسير كومالي كتابي لباشا خوبت زيشتن كتابة كاني راستي نازدارن وكابرا لا فلتشياتو لا فلسفو لا علوم جياواز كان لعلوم الطبيعية طبيعتها إيشي كردية ولا فلسفة لكلام دنيا كتابي لباشا خوبت زيشتن كتابي شي بناء المطالب العالية براستي يعني كتابي ك حد يويا إنسان 8 ويلا دياري سر. أوكي بلام لأصول كتابي هي
ناوازەترینیان تەفسیرەکەیەتی تەفسیرەکەی ئێستا لە بەردەستە لە 16 مجلد لە 30 جزء 32 جزء لە طبعی جۆرا و جۆری لە بۆ کراینە ئێستا ئینشاءالله طبعەک لە ڕێیە لوباب ئەیکا تحقیقە چیت چونکە بەڕاستی هەتاوەکو ئێستا وەکو پێویستە ئەو تەفسیرە تحقیق نەکرایە لە هەندێک شوێن پێویستی بە تعلیقات و تەوضیحاتە تعلیقات و تەوضیحاتی کەمترە بەڵام ئینشاءالله لە ساڵی داهاتوو لە معرەزەکانە پەخش ئەکرێ و بڵاو ئەکرێتەوە پشت بە رەب العالەمین خوێنەران لێی سوودمەند دەبن ئەو تەفسیرە ئیمامی ڕازی ڕەحمەتی خوای پەروەردیگاری لێبی منهجیەتێکی تایبەتی هەیە یعنی لەگەڵ تەفسیرەکانی دیکە جیاوازە هەردووی زۆرێک لە عولەمای دەڵێن هەموو شتی تێدایە بەس تەنها تەفسیری تێدا نیە معناوەی کە ئەبرا تاوەکو ئەگاتە دەقەک لە بۆ معنای خودی ئاەتەکەی کۆمەڵێک شت باسەکە کۆمەڵێک مۆزوع باسەکە کۆمەڵێک بابەت باسەکە ئەو تەفسیرە لەبەرەوەی دوورە مەتەلە بەبارە درێژە دوور و درێژە کۆمەڵێک زانە هەستاینە مختصراتیان لەبوو کردی یەک لەوانە الواضح یەک لەوانە تفسيركي الإمام الرازي ومنهجه في التفسير دكتور محسن عبد الحميدي ولو أخيرانا طبعا شيء كدرت تهذيبكي فخر الرازي بلام أويك زانان نصحته مش قارية كان لبو أهل علمي شيء عميق قوية واعتماد ندى يسر تهذيبات مشنوك دليلك باللغات ريوتو لدنيا أو تفسير الشعر زابي چونکە بەڕاستی کاتە کاتو دەچێت ناو دنیای مؤلفەکەی بۆ خۆی کە شتەکانی هێناون و شتەکانی باسکردون عفوەن ئیستیفادەکە زیاتر و چاکتر و باشترە بی طبعا منهجی ئیمامی ڕازی ڕەحمەتی خوای پەروەردیگاری لێبی لە تەفسیرە منهجیەتێکی تایبەت بەخۆی هەیە یەک لە مثلا لە ئوسلوبەکانی کە ئەگەر بێت و باسی منهجی ئیمامی ڕازی بکەین لە تەفسیرەکەی تفسيركي همو آياتكاني قرتونتوا يعني أويك متعلق بي أويك بيوندي بخودي آياتكي وبكاتك آياتكي شرحك لجانبي رأي ولا جانبي عقله بابتكاني هناود يعني لبروي بابتك زياتر خوي إنسانك فلسفي بوا وهرو خوي إنسانك كلامي بوا خوي إنسانك بوا زياتر لنا الدنيا فلسفة دا مثلا عميق بوا أو منهجية ترنجي داوته ولا تفسير كشي مثلا اعتماد داتا سر حديث وآثار السلف بلام كمتر بمقارنة تلقى الأواني ديكا طبعا كاتك حديثة ديني لكولينوي كمتر لسنة دي حديثك بزاني آية حديثك ألا لا أهل حديث هتا وكوتشن مقبول هتا وكوتشن مقبول نيا شو كلو يتماشى كتفسيرك ممكن اعتماد دابي تسر عندك حديثة أصلا للآن أهل حديثة وحديثة كان قبول نبل لو زياتر بالنسبة لي تركيزك زياتر للجانب عقلي وجانب يعني وكوي الله جانب رأيك يبوا دو لمنهجيتي أو كابراي لأسلوب منهجيتي إمام الرازي رحمة الله عليه لتفسيرك يا دنياك بابت لقل يقدي كباز ذكاء مثلا كاتك دست سر آيات جانبي لغوي باسكا جانبي نحوي باسكا جانبي بلاغي باسكا جانبي قراءات باسكا تفسيرك واني هم تيدان جانبي كلام باسكا زور جاري جانبي فقهي باسكا وجانبي اصولي جاري وهب اعتماد راوستا لسر جانب اصولي كي قواعد اصولي باسكردينا طبعا بنوع شيء كاتش كاتو دتنا أو بابتانا غير كابرا زوري أقدر نبي الرنج بلا خدي معنى آياتك زور تدور بخيتوا لو يتماشى أكيد ممكن مثلا تفسير سورة فاتحة تقريبا يك جزء كامل لسرويشت بس تنها ضليل سورة فاتحة لا بسم الله الرحمن الرحيم ضليل لسورة فاتحة ضل 1000 مسألة أتواندر اللي بهندرة تدري 1000 مسألة يعني قالك سيدة أو كابرا دڵێ پێیان گوتی مە ناتوانی و ئیشەکە معقول نییە و نازانم دەرێ تحداکات دەڵێ توانای زیاتریشم هەیە ئەگەر بێت و بمەوێ قسە لەسەر بابەتەکەی بکەم هەندێک ئینسانێکی عمیق بوو بەس تەنها لە سوورەتی فاتحە تەسەوەر بکە دەبێت چی ئینسانێکی عمیق و چی ئینسانێکی دەقیق بوو لێو کابرا وەلامان کاتدا یەک لە ئوسلوبەکانی دیکەی لە شێوازی منهەجە نوعيتي هي يعني يك أسلوبي بكار نايني لترتيب مسألة كان
جاری وهەیە خودی تەفسیرەکەی باسەکە بە باشری، جاری وا هەیە مناسبە لە بینی ئاەتەکان باسەکە و دواتر مەسەلەن دەچێتە سەر مناقەشاتی لوغەوی و مناقەشاتی فقهی. هێندێک جار بە پێچەوانەوە، یعنی بابەتەکەی یەک ئوسلوبی نییە، وەکەوەی بڵێ تەشویقێک ئەداتە خوێنەرەکەی. و یەکێکی دیکە لە ئوسلوبەکان لە مەنهجێتی ئیمامی رازی جانبی بەلاغی قورئانی اهتمامش گەلک زۆر پێدە، تا جانبی مناسبات لە بینی ئايات، مناسبات لە بینی سوەرە و مناسبات لە بینی بعضێک ئاەتە لەگەڵ هەندێک ئاەتی دیکەیە، مناسبە لەگەڵ بعضێک لە سوورەتەکان لەگەڵ بعضێک لە سوورەتەکانی دیکەدا واش نییە مەتەلەن تەنها یەک مناسبەی باز بکە، جاری وایە کۆمەڵێک لە مناسبەکان باسەکات عیلاقێک لەما بینی ئەو ئاەت و ئاەتیان ئەو سوورەت و ئەو سوورەتیان ئەو مجموعە ئاەتی لەگەڵ ئەو مجموعە ئاەتێ هەیە. وهروای چیت کە لە ئوسلوبەکانی ئیمامی رازی ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبی جانبی اهتماماتی بە جانبی علومی ڕیاضی وەکو هەندەسە، وەکو جانبی کیمیا، وەکو جانبی فەلسەفە، یعنی و علومە کەونیانەی کە هەن لەو بابەتەی دێ، یعنی لە بۆ ئیستدلال لە بۆ ئیسپاتکردنی مەسئلەیەکی ئیهتیمام بۆ بابەتانە ئەدا، دەیەوێ مەتەلەن لە ڕووی ئەو عیلمانەوە دەیەوێ بگاتە نەتیجەیەکی و هەروەها قەضیەیەکی پێ بسەلمێنی. و شەشەمین لە ئوسلوب و مەنهەجیەتی ئیمامی رازی لە تەفسیرەکەی خۆیە دێ، یعنی مناقەشات جانبی عقلی بەتایبەتی لەگەڵ ئەوانەی کە لە فکران لەگەڵ یەکنی شوبهات و گومانی وانە هەما دینی، مەتەلەن چەند گومانە چی دینی دوایێ لە گومانی فەلاسیفە و لە گومانی معتەزیلە و ئەدیلەکانیان باسەکا و ئەو گلەیە لە ئیمامی رازی هەیە، دڵێن کاتێک کە شوبهاتەکانی دین هینایە لە زۆر جیاوەکو پێویست ڕەد و ئەوەی نییە، وەڵامی نییە، یعنی بەس تەنها گومانەکەی باس کردیا. دوێ دەڵێن زۆرێک لەو کەسانی کە دەچن تەفسیرەکەی خوێن و لەوانەیە گەر بێت و باگراوندێک یاخود خەلفیەتێکی سەقافی زۆر بە قووەتیان نەبی لەوانەیە کابرا هەر تەفسیری رازی تەفسیر گومانی لە بۆ دروست ببن، چونکە بەڕاستی رازی ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبی دەیەوێت چ بکە گومانەکان دینی، جاری وایە لەبەرەوەی گومانەکە لە لایوی ئەتیادی بووە، مەتەلەن عیلمەکە لە لایوی وەڵامەکە ئاشکرا بووە، وەڵامەکەی نەینایە، وەڵامەکەی بەجێهێشتە، ئەوە وای کردیە تەفسیرەکە یعنی ئەوەی بڵێ وەکو لەکنەیەک لە تەفسیرەکەی وە دیار بکەوی، چکە زۆر جاری وایە مامۆستا گەورەکانمان ئەمە شخصی لێمان دیتینە و مامۆستایانی گەورەیمە تەماشاکی کاتێکە لەگەڵ بیریارەکی دانیشتی مثلا قەزیەکی باسەکە مۆزوعی دینی تەگۆرە بەسەردا تێدەپەڕی وا تێدەگا وەک لەوە لەکنەوەی بوویتە بەدیهیەت، لەکن گوێگرەکەش بەدیهەیە ئەزانی، بەڵام شەرت نییە، یعنی کاتێک تو بەخۆتە زانی گوێگرەکەش بە هەمان شێوە ئەو معلوماتەی جەنابتی هەبی. وەلامان کاتدا یەک لە منهەجیاتەکانی و لە خصوصیەتی ئەو تەفسیرەی لە تائیفی تەفسیری زۆر تێدانە، یعنی شتی وروردی تێدایە، مەتەلەن دەوەستی لەسەر بابەتاکانە لەسەر نظائیری قورئانە، لە تائیفی تەفسیری دینی قسەی خۆش و نەستەقی تێدانە. ئەمە منهەجیەتی ئیمامی رازی لە تەفسیرەکەی و لە هەمان کاتدا تەفسیرەکەی بەڕاستی وەکەوەی باسەکەن کۆمەڵێک لە عیلمی لە ناوەخۆ گرتیە، یەک لەو عیلمانە عیلمی کەلام کاتێککە دەیە بابەتی عقائیدی، عیلمی فڕق، و لە هەمان کاتدا عیلمی مناسباتی قورئانی، عیلمی قیراءات، عیلمی لوغە و نەحوو بمعنى بەلاغیەکەی و سەرفیەکەی و نەحویەکەی، عیلمی ئوسولی فقه و هەروەها عیلمی فقهش. ڕەحمەتی خوای پەروەردگار لە ئیمامی رازی بی کە توانیتی بە شێوازێکی ئاوا و لە هەمان کاتدا علومی قورئانیشی وەکو ئەسبابی نزول و بەیانی مەکی و مەدەنی و کۆمەڵێک بابەتی دیکە لە ناو ئەو تەفسیرەیدا کابرا دەستی دەکەون ئەگەر بێت و بگەڕێتەوە سەری. و لە هەمان کاتدا قیمەتی عیلمی ئەو تەفسیرە لە ناو زانان و لە ناو دنیای تەفسیر، یعنی شتێکی یەکجار نازدار و ناوازەیە، زانایان پێیاندا هەڵگۆتووە، حتا وەکو ئیمامی قورتوبی فەرمی نەمبینیوە تەفسیرێکەوە زۆربەی زۆری علومە تەفسیرەکان لە خۆی بگری وچی تەفسیرەکەی ئیمامی رازی ڕەحمەتی خوای پەروەردگار لە هەمویان بی، لەگەڵەوەشا بەشەر ئینسان بەشەرە و لە کەم و کوڕی بێبەش نییە. و لە جانب عەقیدەکەشی ئەمە سێ مەدرسەمان هەیە لە مەدرسەی عەقیدەیە، مەدرسەی ئەهلی حەدیث، مەدرسەی ئەشاعیرە و هەروەها مەدرسەی ماتوریدی ئیمامی ئەشعەری، وەکو تەفسیری ئايات و لە جانب عەقیدەکەی منهەجیەتی ئەهلی مەدرسەی ئەشاعیرەی بەکارهێنایە لە تەفسیرەکەی خۆیە، بە تەفسیرەکەی بەیەکێک لە تەفسیرە نازدار و ناوازە و نایابەکان هەژمارە کرێ، ئەبێ ئینسانی ئەهلی عیلم لەو تەفسیرەی خۆی بێ بەش نەکاتن.
دينا سر تفسير شيء ديك لو تفسير يعني تفسير أهل الرأي. طبعا تفسير إمام الرازي براسي زور هلا قدي فالله مقباس يمكن لو أن نموذجك نمونيك لناسيني أو تفسيره يجي ترلو تفسيراني كالمنهجيتي ياخذ لمدرسي تفسير بالرأي ناويها وجودها ولا همان كادا بابتكي يكجار بابتكي جوانو تفسيركي تفسيركي ناوازيه مكتبه تفسيري دنياي تفسيري جوان كردوا تفسيركي زمخشريه إمامي زمخشري يكي لو مفسيرة قولاني كتفسيري هي بناوي تفسيري الكشاف. تفسيري كشاف يعني بتايبتي ملاي كرد اعتمادك زوري لسر أو تفسيري بوا وصفتي كتفسيرك تفسيرك الجانبي لغوي وهروها لجانبي بيانية لجانبي رؤية تفسيرك حتى وكبلي تفسيرك نايابة وراستي عندك الرأي هي أو كابراء للتفسير دواي وي علماء دي كهم هاتين اعتمادي عن دايت السر أو كابراء تفسيرك كشاف بيكك للتفسير النوازكاني مكتبي تفسير إسلامي دادندري لقل أوشا كالروي منهجيتي عقيدة للروي منهجيتي بير كردنوا زمخشري بيكك لهالقراني أو سي مدرسي كوالنا أمتي إسلامية مقبول بوين وكو مدرسي أهل سنة وجماعة لسر منهجيتي أهل سنة وجماعة رويشتون ليكك نبوة لو يعني إنسان عنيك لو منهجيتي وبالكو كابرايتي لروي فقه وحنفي بوا لروي معتقده ومعتزلة بوا بلام تفسيركي لنيو أواني كتابعي منهج أهل سنة وجماعة عشان تفسيرك قبول كراوة لنيو مكتبة تفسيرك تفسير إسلامية ددي تريو اعتمادي دكرة تسري بيك لتفسيرها بالرابي كراوة كان حجمار دكرة زمخشري بناي أبو القاسم محمودي كري محمود بن عمر بن محمد بن عمر الخوارزمي الزمخشري خوارزمي مشهورة خوارزمي ناوي دركد ولا جندي زمخشر لا هريمي خوارزم لدايق بوا لقبي جار الله لبرهندي ناوي ليندرا جار الله لبروت صنصالة أو كابرا هاتي تمكي لمكي مع وتوا با جار الله مشهورة وقباسم كر للروي فقه هو سرب مدرسي إمام أبو حنيفة رحمة إخوائي قوري الليبي وهروا للروي اعتقادي شوا سر يعني للروي بابته فكرية كان خويندني لبو بابته عقائدية كان منهجيتي معتزلية لا صالي صارصت وشصت وحفت لا دايق بوا وقباسم كر لا جندي زمخشر لهرمي خوارزم و لصالي بينصتو هشتاوسي لجورجان لخوارزم ووفاتي كردوة لويوة نيجراوة كومالا كتابي لباشا خوي بزيهشتيني زمخشري بياويكي بارع بوا بياويكي عميق بوا بياويكي زيرك وزي طلبوا لا ديارترينيان كشافكيتي ولا همان كادا ديوان الأدبي هي ربيع الأبرار أساس البلاغة والمدرج النحو نصائح الصغار الفائق في غريب الحديث مقامات الزمخشري نوابغ الكلم راسي أو كسيكا دسيتنا ودنيا كتاب كان زمخشري بيجي يك جار قوري هو اللغة العربية وشار زايك زور قولي شيء وبراستي لمسألة وردكاري لجانبي رست سازي يعني كاتي كشدة نوسي أو كابرايا للروي بلاغية وللروي تناسب بيني كلماتي ولا ما كاد لجانب علمي كيوة كابرايا دليل كتابة كان لسر قامتي علمي أو بياوة برزي طبعا تفسيركي بيكك لا تفسير الناس دار كان هجمار كده ومنهجيتي أو بياوة برزي لتفسير خواي پروردگار جل جلاله لها ملايش قبول بك تفسيركي سنشتي تيدا يكلوانا تفسيري جمعة آياتك كاتك دتسيتنا ودنيا تفسير أو كبرى أو زانا برزة تماشى أكيد أروى تفسيركي بكاملي كرديا بني وتصلي بتزينه اشتيا
و لە هەمان کاتدا کاتێک کە دەگاتە شوێنێکی ئاەتەکان ئەوەی کە پەیوەندی بە مەکی وهەبی دەڵێ ئەم ئاەتانە مەکین و ئەوەی کە مەدەنی بی دەڵێ ئەمەیان مەدەنیە یعنی لەوەی ڕوودەچی و ناوی سوورەتەکان باسەکە وەک باسم کرد مەکیەکەی باز دەکا و مەدەنیەکەش باسەکە معنای ئاەتەکەی بە جوانی دێنی تەفسیری دەکا لە بۆ هەر فەقەڕەیەکی کاتێککە دەیەوێت تەفسیری بکە جان بە لوغەویەکەی دێنی جانبی عرابیەکەی دێنی و جانبی ئەحکامی نەحوی ئەو کەلیماتانەی کە مشکلن یعنی ئیشکالیان لەسەر لە جانبی نەحویەوە یعنی لەسەری دەوەستی و باسی ئیعجازی کەلیمە ئەکا باسی ئیعجازی ئوسلوبی و تەرکیبی قورئان لە بۆ ئەکا و بە شێوازێکی یعنی واکە وەک ئەوەی ئەڵێ شتێکی نوێت پێبەخشی کاتێک کە دەچێ خزمەتی کم وایە یعنی ئاعتیماد ئەداتە سەر ڕیوایەت بەڵام کەم یعنی وەکەوەی ئەڵێ ئەو لەبەر ئەوەی کەمتر ئاعتیمادیان داوەتە سەر ئەسەر لێ کەم وایە یعنی ئیستدلال وەکو تەفسیرەکانی دیکە بە جانبی ئەثەر و بە قەولی تابعین و بە قەولی عولەما بکە کم وایە ینی بە دوای سەنەدیشدا بڕوا کاتێکەوە ئەثەرێکی هێناوە یان حەدیثێکی هێناوە ناچیتە سەر بابەتی سەنەدەکەی وەکمیش وایە جانبی علاقات لە بینی ئاەت و سوەڕ باز بکە وەکو ئیمامی رازی نییە ینی ئیمامی رازی لەم بابەتە دەقیقترە تەفسیرەکەی ورترە وەلامان کاتدا لە ڕووی یعنی مميزاتی ئەو تەفسیرە علەما ئاوایان باس کردووە یعنی لە جوانیەکانی ئەو تەفسیرە کۆمەڵێک شتی جوانیان باس کردووە بەڵام لە هەمان کاتیشدا کۆمەڵێک ڕخنەیان هەیە لەسەر تەفسیرەکەی مەتەلە لە جوانیەکانی ئەوەیە دەڵێن کاتێک کە تەفسیرەکەی باسەکە بەیانی ئیعجازی قورئانی جوانی تەرکیبە و یعنی ڕستەسازی لە قورئانە ئەدوێ و ئەو لەو جانبەی تەفسیرەکەی مەرجع یعنی لە جانبی ڕەوانبێژی و ڕستەسازی قورئانی و وردە یعنی کاتێک ئەتو بتەوێ بڵێ لە جانبی بەلاغیە شتێکت دەست بکەوی بەڕاستی تەفسیرەکەی زمەخشەری دەبێتە مەرجع ئەو تەفسیرە یەک لە جوانیەکانی شتی ئیسرائیلیاتی تێدا نیە یعنی لەبەرەوەی بۆ خۆی ئینسانێکی ینی لاکمێکی کەم نەبی لەبەرەوەی ئینسانێک بووە منهجیەتی منهجی معتەزیلەی بووە معتەزیلەکانیش زیاتر یعنی ڕقابەیەکی عەقلی دێخنە سەر بابەتەکان دوێ تەماشاکەی تەفسیرەکەی خاڵیە تقریبا لە ئیسرائیلیات ئیلا هەندێک شت نەبی تەفسیرەکەی حەشوی تێدا نییە مثلا ناڕوا هەندێک شتی باز بکە ئەوەی کە باسمان کرد مەتەلەن لە تەفسیرەکەی ئیمامی رازیە ئەوەی کەوا درێژە ئەچێشی و زۆر دەچیتە ناو بابەتا و قوڵ دەبیتەوە و ئەوە بە پێچەوانەی بیە کاتێکە لە جوانیەکانی ئەو تەفسیری کە زانایان باس کردی ئیعتیماد دەداتە سەر معانی لەسەر چی یعنی کاتێککە دێ معنایەکی قورئانی لێک بداتەوە زیاتر ئیعتیماد دەداتە سەر لوغەی عەرەب و ئوسلوبی عەرەبی لە قسەکردن و لە خیتابە یعنی زیاتر بەو ئیتیجاهیدا دەڕوە لە هەمان کاتشدا لە شێوازی طەرح لە شێوازی باسکردنە ئوسلوبی پرسیار و جوابی هەیە یعنی خۆی پرسیارەکە دەڵێ ئەگەر بێت وا بڵێ چۆنە دەرەجاوابەکەی ئاوایە یعنی ئەوە شێکێکی دیکەیە لە ئوسلوبە جوانەکان لە بۆ تەسبیتکردن و جێگیرکردنی معنایەک لە معنایەکان لە دیدی ئەو کەسێکەوە گوێت لێ ڕادەگری واروایان دەخوێنیتەوە و ئەو ڕخنانەی کە لەو تەفسیرەی جیرینە یعنی عولەما قسەیان لەسەرا هەیە ئەڵێن یەک لە جانبی عەقیدەکەی ئەوەیە بابەتی معتەزیلەی باس کردووە و هەندێک لەو بابەتانی تێدانە دوو کاتێک کە ڕخنە ئەگری بە تایبەتی لە منهەجی ئەهلی سونە و جەماعەوانەی کە لەسەر ئەو منهەجەینە ئوسلوبەکەی ئوسلوبێش ڕقە ممچینە هەندێک جار بە شێوازی ئیستێزا بە شێوازی ڕخنەیەکی وەکە زمانێکی زبر ڕخنە ئەگری تەفسیرەکەی تەویلاتی زۆری تێدایە کابراگەر بێت و زۆری ئاگادار نەوی بە تایبەتی دەڕوا لۆ جانبی ئیعتیزالیە و هەروە وەک باسمان کرد حەدیثی مەوضوع و هەروەها کۆمەڵێک ئەثەر و حەدیثی هیناینە
تحقيقی نەکردێ لە بابەتەکەی کە هێندێک جارە ڕنگ بی حەدیسی مۆضوعیش لەناو خۆ بگریتن. طبعا لێرە تەماشاکەی کەمال بەس تەنها لە خوای پەروەردیگارە جەل جەلالوه و تەفسیرەکەی بەڕاستی ناکرێ برێم وەڵاهی ئیستیفادەی لێ ناکرێ بە بالعکس هیچ مەکتەبەیەک نییە کە پێویستی بە تەفسیری کەشاف نەبی و دەبێ ئەو تەفسیرە ئینسان لۆی بگەڕێتەوە بەڵام ئەبێ ئینسانی ئاگادار بی بۆ خۆی پێویستە ئەلی عیلم ئەو بابەتی بەخۆ بزانانی ینی پێشەوەیت و بگەی ئەو مستەوایەکە لەو تەفسیرانت تێ بگەی دەبێت و منهەجیەتی ئەو عولەمانە بزانی کامە سەربەچ مەدرسە چێ لە چ بوارەی ئەدوێت و خاتری ئەوەی ڕێت لێ دوور نەکەویتەوە چکە زۆر جاروا بۆ ئینسانەت و چووی شارەزای منهەجیەتی کابرای نەبوو تەماشاکە ئیشکالە کردو دروست بەوە لۆوا دەرێ ئێستا یەک لە گەورەترین مشکلەکانی ئێستا لە ڕووی فکریە و بابەتەیە تەماشاکی کاتێکە دەتەوێت کەسە چاڵ بسەنجینی تەماشاکەی و کابرای فعلا نەگەر بە پێوەری مەدرسەی فلان کەسی هەڵ بسەنجینی و غەڵەتی گەلێک زۆرن و هەر بە موسڵمان حسێب ناکرێت بەڵام کاتێکە بە منهەجیەتی مەدرسەی خۆی هەڵگەسەنجینی تەماشاکەی و کابرایە هیچ ئیشکالاتی نیە لۆی بەڕاستی ناسینی منهەجیەت یەکجار گرنگ و یەکجار مهمە. یەکی دیکە لەو تەفسیرانەی کە پێویستە لەسەری بدوێن لە تەفسیری ئەهلی ڕەئی تەفسیری ئیمامی نەسەفیە ڕەحمەتی خوای پەروەردیگاری لێبی. ئەبولبەرەکات ناوی چییە؟ ئەبولبەرەکات عەبدوڵڵای کوڕی ئەحمەدی کوڕی محمودی نەسەفی. طبعا تەفسیر نەسەفی بە مەدارک لەکنەمە مەشهورە لە ناو مەلایەکانیمە بە یەکێک لە تەفسیرە مەشهورەکان دادەندرێت لە ناو مەلای کووردا. طبعا تاوەکو ئێستا طبعی چاکی نەبووینە بەڕاستی لەو ئاخیرانە کۆمەڵێک طبعی باشی لۆ پەیدا بوون بە تایبەتی طبعی مەکتەبەی ڕەشاد لوبابیش هەیەی والله أعلم ئەگەر بەغەڵەت دانستن دار المعرفە کردبووی و دارێکی دیکەش کردیتی منهەجی بەحسی عیلمیە شتێکی ئاواتەیە لە سێ مجەلەدا بەڵام ئەمن ئەوم هەبوو غەڵەتی تێدا بوون غەڵەت طبع بوون بەڵام باشترینیان هی مەکتەبەی ئیرشادیە بەڕاستی تەفسیرێکی حتاوەکو بڵێ طبعەکەی تەحتاوەکو بڵێ طبعێکی ناوازە و خزمەتکرایە ناوی ئەبولبەرەکات عەبدوڵڵای کوڕی ئەحمەدی کوڕی محمودی نەسەفیە لۆ پێدەوتر نەسەفی نسبەت درا وەلای شاری نەسەف لە بیلادی سند طبعا ئەکەوێتە منطقەی ئاسیای شەرقی و لە ساڵی 710 هیجری لەدایک عفوا لە ساڵی وەک ئەوەی باسەکرێ یعنی ساڵی لەدایک بوونی دەڵێن لە نیوەی یەکەمی قەرنی هەفتەم لەدایک بووە یعنی زۆر دقیق نییە ڕۆژی ویلادەتی بەڵام ڕۆژی وەفاتی 710 وەفاتی کردیە یەکێکە لە پێشەوا و ئیمامە بەڕێزەکانی ئەهلی سونە زانایەکی ئوسولی بووە فەقیه بووە وەکو منهج لەسەر منهجی حەنەفیەکان بووە لە فقه کۆمەڵی کتێبی لە تەفسیر لە حەدیث لە ئوسول لە لوغە لە کتێبە جۆرە جۆرەکان بۆ ئێمە بەجێهێشتووە و لە ڕووی عەقیدەشەوە لە تەفسیری ئایەتەکانی سەر بە مەدرسەی ماتوریدیە طبعا منهجی ئیمامی نەسەفی ڕەحمەتی خوای پەروەردیگاری لێبی لەو تەفسیرەی بۆ خۆی تەفسیرەکە تەفسیرێکی زۆر دوور و درێژ نییە یعنی تەفسیرێکی مطەوەل نییە بەڵام تەفسیرێکی بە ئیستیفادەیە جاران دەخوێندرا یعنی هەندێک لە مامۆستایەکانمان خوای پەروەردیگار لیان ڕازی کردبوویانە منهج ئێستاش لەگەڵ دابی یعنی ئەو مەلایکە خۆ بە مەلایکی باش دەزانی دەبی هەندێک لە تەفسیری نەسەفی یا لە کەشاف یا لە بەیضاوی چکە تقریبا هەر سێکیان بەیضاوی و نەسەفی تقریبا هەردووچان متأثرن بە منهجیەتی کەشافی استفادەیان لەوی کردیە لە ڕووی منهجیەتەوە طبعا وەک باسم کرد منهجی ئیمامی منهجی ئیمامی نەسەفی لە تەفسیرە منهجیەتێکی زیاتر جانبە لوغەویەکەیەگری مثلا یەک لە شتە جوانەکانی جەمعی کردیە لە مابەینی ئەو شێوازە ئیعرابی و قیرائەتیانەی کە لە ناو قورئانێدا بوونیان هەیە ئەنواعی قیرائەتی متواترە و شاذە یعنی بابەتەکە ئەوەی کەوە قیرائەتێکی شازبی باسی ئەکە بەڵام باسی سەنەدەکەی ناکە باسی ئەصحابەکانی ناکە مەگەر ئەو بابەتە پەیوەندی بە جانبی فقهی و بە جانبی مەسئلەیەکی فقهی هەبی و لە هەمان کاتدا
لجانبي لغوية أو شوێنانەی کەوا ئینسان پێویستی پێیەتی لە جانبی نەحویە زۆر بەباشی دەچیتە دووبابەتەکەی تفسيراتي نحوي تفسيراتي دقيقة إعرابكي لنحي إعرابية ناتشت لبو مسائل فرعي بوردي باسي بابتا كانكا كومالك شتي جواني تيدايا مثلا لجانب إعرابية ددقينتها ما بس ولا همان كادا لناو خوي كومالك يعني استفادة علمي وإشاراتي دقيقي تيدايا جانبي بلاغي استفادة لزمخشري كردوه الرق بمنهجيتي برويشتيا بلام لروي معناوة يعني بإمام نسفي باس للجملة قرآني أكا وباس أنواع جملات لورونكات أو جملة كواهي جملة اسمية جملة فعلية جملة إنشائية خبرية تقديم تأخيرها معرفة ونكرة يعني لو جانبي اهتمام دا تدوي وردكاري زوري هي رحمة إخوائي بالوردقاري لبي ولا ما كان دا زياتر وكوي الله لمناقشة علمية كان زياتر بمنهجية أهل السنة دادروا كاتك بتايبتي يعني أو كمدرسة ما تريدية لو آيتاني كوا لبين مذهب وفراق كان خلافها إمامنا الصفي رحمة الله بالوردقاري لبي دوستي وكوي الله انتصار ياخذ هولا دا منهجيتي مدرسة خوي سربيخي لو خاطري أويك وكوي الله برواد بتسي اعتقاد البتسي شر لبينا أوكي ولا من كان دل الروي فقهي شوا زيادة الأراكاني بجانب مذهبي فقهي دارون يعني قربت للتفسير آياتي كوا بابتش فقهي تدابي زيادة أو رأينا بسندك كرأي مذهبي إمام أبو حنيفين رحمة إخوائي بالوردقاري لبي ويجد كل أسلوب كان رد هيلنا وتفسيرك يا رد لسد لو آياتاني كفرق كان وكو استدلال ما لو خويا عم بكاردن بتابتي معتزلة وحشوي ومثلا جهمي أو بابتانا ردهن لو بابتانا بتابتي لسه مسألة رؤية الله أو موضوع بابتانا زياتر وكوي الله بنوعشي وأدويك لي أدا رحمة الله بالوردقاري لبي زياتر ورد كارانا دستنا بابتي ولا ما كان تفسيرك لأسلوب كاني جانبي ضلالة قصي تأويلاتي بمعنى أو بابتاني تيدانين چونکە بۆ سفەتەی کابراایکی ئوسولی بووە لەبەرەوەی بۆ خۆی منهجیەتێکی دیاری هەیە سەر بە مەدرسەی حەنەفیە لە فقه ولا عەقیدەشە سەر بە مەدرسەی ماتوریدیە زیاتر بەو منهجەیدا دەڕوا کەمتر وایە مثلا بتوانی بڕوا لۆلایەکی دیکە یانە تەویل بکە بە نەوعەکی دیکە کە لەو دوو منهجیەتەی بەدەربی و جانبی اعتزالی تێدا نییە ئیشکالاتی لەو بابەتەی نییە وەلامان کاتدا بهمان منهجي مفسر كان بيش أخوي أوانيك لأهل رأي بنيان هو أكاتك استدلال بأثرك كأكاتك استدلال بحديثك كناقرت ولا بو سندكي ولا ما كان دجدا تفسيرك حديثي تدا حديث صحي تدا حديثي ضعيف شي تدا وهيك شي ديك المميزات كان وهيك وتفسيرك خالية لإسرائيليات إسرائيليات تدانية أو قصصاني كديني وهيك البتابة التي روش بيغمبران عليهم الصلاة والسلام محاولة كردية زياتر خۆ لە جانبە شتێکە گەربێت و یەقینیات نەبی خۆی لێ ناداوە کەمتر چۆتە ناو ئەو بابەتانە ما دیارترین یعنی صفەتەکانی ئیمامی نەسەفی بووینە لە تەفسیرەکەی الحەمدولله ئێستا بەردەستە بەڵام یەک شت هەیە لەبەرەوەی تەفسیرەکەی بەڕاستی بە ئوسلوبێکی علمی زۆر دقیق نووسرا بە ئوسلوبێکی وەکەوە وەجیز نووسرا بە پوختی نووسرایە کەم کەس یعنی استفادەی لێکا گەربێت و خۆی ئینسانێک بێت لە شارەزاییەکی تەواوی لەو مهنەجیەتەی نەبی کە منهجیەتێکی علمی دقیقە بەتایبەتی لە جانبی لەغوی و لە جانبی بەلاغی و لە جانبی تدقیقات و لەطائف قورئانیە لێ پێویستە بەڕاستی ئینسان زیاتر تەفسیری نەسەفی ئەگەر پێی بکرێت لە لای مامۆستایەکی شارەزا بخوێنی خۆگەر بە خۆشی لیاقەیەکی علمی باشتر و چاکتری هەبی ئەوە دەتوانێت استفادەی لێ بکە ئەمانە بە کورتی و بە پوختی چونکە بەڕاستی ئەزانم حەقی بابەتەکەم نەدایە و حەقیشی نادرێت بەڕاستی هەر لەوانە حەقی بەردامەیەکی هەیە بەڵام لەبوو بەرچاو ڕوونی هەتاوەکو جەنابتان بەرچاو ڕوون بن خوای پەروەردگارە مولایەکی موفق بکات لە هەڵەوکم کوڕەکانی ئێمە بوری خوا جزا ئەو زانە بە ڕێزانشمان بداتەوە بمێنن بەخێر وسلام عەلەیکم ورحمة الله وبركاته
آه